مزگەوتی وسامی کوڕی زەیدە لە هەڵەبجە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە چکلێتی گەورە و میوە و شیرینی و شەربەت دانراوە. جیاواز جەژنی ڕەمەزان لەلایەن نوێژخوێنانی ئەم مزگەوتەوە بەرز ڕادەگیرێت. پاش نوێژی جەژن و وتاری مامۆستا دەست بە خواردنی شیرینی و میوە و شوتی کرا. و هەموو جەژنەکان لەم مراسیمەدانە ئاوا ئەم گەنجە خوێن گەرمانە هاتوون و ئەمیشە جوانەکەن دیمەنێکی و کللتورێکی زۆر جوانە. هیوادارم لە هەموو شوێنێک و لە هەموو مەناسبەتەکانە گرنگی پێ بدرێت و بەردەوام بێت. دوای ڕەمەزان تاوا بوو یەکەم شت لەم خواردنانەکە دانرا بوو چیت خوارد؟ وەڵای یەکەم شت شیرینێکم خوارد بەڵام شووتێکەوە بزانم منیش و تۆش حەزمان لێ بوو بۆیە دەردووکمان دەستمان پێ کرد. سپاسی ئەم جەماعەتەوە و برادەرانەکەن کە ئەم شتانە حازر کردووە. ئەمە سێ ساڵە لەم مزگەوتە ئەم شێوازە بەکارێنین و زۆر پێخۆشحاڵین بۆ ئینشاڵڵا هەست دەکەین خەڵکی زۆرتر بۆ یارێت لەبەر ئەم ئوسلوبەوە ئەم تەنوێیەکی ئێستا هەیە. مامۆستایەکی ئاینی دەڵێت ڕەمەزان پەیامی گەورەی پێداین و پێویستە پاش ڕەمەزانی جوانەکانی ئەو مانگە پیرۆزە لە ڕەفتارەکانماندا ڕەنگ بداتەوە. خۆی پەیامی ڕەمەزان ئەو بەڵێنەی بە ئێمە داوە کە من لەلایەن خواوە هاتووم بۆ شەحنکردنەوەی ئیمانیەوە. شەحنی ئیمانی ئێماکاتەوە. من بزانم لە زۆربەی مزگەوتەکان ئەگەر جەنابتان لەوە چێ ڕۆشتمن ئەومان زۆر بە جوانی بینی. پەیوی جوان جوانمان بینی، شتی جوان جوانمان بینی. هەموو ئەمانە ئاماژەن بەوەی کە ڕەمەزان تازەگەریەکی نوێ وەک چۆن بەهار دێت تازەیی بە گەردون و بە ژینگە ئەدا تازەی و جوانی بە ژینگەی دینداری ئێمە بەخشی. ساڵانە لە جەژنی ڕەمەزان و قورباندا بە شێوەیەکی جیاواز ئامادەکاری و پێشوازی لە جەژنەکان دەکرێت و بەرز ڕادەگیرێت. ئەوەش بووەتە کەلتورێکی ناوازەی مزگەوتەکە و ماوەی 3 ساڵە ئەنجام دەدرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.